حاجی و عبدالحمید حمدانی وزیر گشت و گذار عراق گوتارا خو پیشکش بکن. بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بەڕێز ڕێزدار نێچیروان بارزانی بەڕێزان وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێزان براو خوشکان ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی هەرێمی کوردستان میوانە بیانیەکان ئامادە بووە بەڕێزەکان سڵاوی خۆی گەورەتان لەبێت لە ڕۆژێکی نەورۆزی خۆشدا کە پێشکەشە و دیارەکە بۆ نەورۆزکە ئەم هەفتەیە ئاهەنگ بۆ نەورۆژ دەجێڕین نەورۆزتان پیرۆز بێت پیرۆز بایم ئاراستەی تەواوی گەلی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش دەکەین کە ئاهەنگ بە نەورۆز دەجێڕن لە هەموو ساڵێکدا بەدڵنیایەوە لە دوێنێەوە ئامادەبوونم لە سلێمانی و بەشداریکردنم لە یادی تاوانی جینۆسایدی هەڵەبجا کە لە ساڵی 1970 ئەنجامدرا کە پەڵەیەکی ڕەشە لە نێوچەوانی ڕژێمی دیکتاتۆریەتی هیوادارین هەڵەبجا لە شاری نەهامەتیەوە بێتە شاری ئاوەدانی و خۆشگوزەرانی هیوادارین دیالۆگ و گفتوگۆ بێتە زمانی هاوبەش لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بۆ داهاتووی نەوەکانمان و بۆ پاراستنی گەلەکەمان ئیدی بەسا ئەم ناکۆچیە ئەم ململانەیانە کە تەنیا کارە ساتی لە دواوە هات و بە هەموو شەوەیە کێشەی دروست کرد هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی پێکۆش یان ئەنجام بدەین هیچ پاساوێک نییە کە گفتوگۆ و دانوستاندن نەکەین هەموو دیالۆکان دەبێت بکرێتەوە و وەزارەتەکەشمان بەڵێنی داوە و بڕیاریش داوا کە لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی شوێنەواری مێژوویشەوە کرانەوە بکات بۆ هەرێمی کوردستان و دوێنێش لەگەڵ بەڕێز وەزیری گەشت و گوزار قسەمان کرد جەختمان لەوەدا کرد کە لیژنەیەکی تایبەت پێک بهێنین بۆ ئەوەی کە یاسای شوێنەوارە مێژوویەکان یەک بخەین کە یاسایەکی عێراقی ڕیز بێت و بتوانین گوتاری گەشت و گوزار و کاری هاوبەشی گەشت و گوزار پێکەوە ئەنجام بدەین لە ڕێگەی لیژنە شارەزایەکان و پسپۆڕەکان بۆ ئاڵوگۆری زانیاریەکان ئاڵوگۆری ڕاوبۆچینەکان دەکەین و هەروە سوپاسی حکوومەتی هەرێم دەکەین لە ڕێگەی ڕێکخراوەکانی نێودەوڵەتی کە عێراق تێیدا ئەندامە ڕێکخراوی گەشت و گوزار ڕێکخراوی عەرەبی و ئیسلامی ئێمە نامانەوێت هەرێمی کوردستان لەم ڕێکخراواندا دوور بێت بەڵێ نوێنەرایەتیان هەبێت ئەمە زۆر گرنگە بۆیە بەڕێز وەزیر و وەزارەتی گەشت و گوزار دەبێ ببێتە چەترێکی گەورە بۆ عەرەب و کورد و بۆ شەبەک و کاکەی و هەموو پێکهاتەکان سوننا شیعە دەبێ هەبێت دەبێ ئەم چەترە بیپارێزێت و لە ژێر سایدا بمێنێتەوە ئێمە لەگەڵ گوتیاری نیشتمانی شوناسی نیشتمانی عێراقی یەک بووین ڕێز لە تایبەتمەندیەکان دەگرین کورد تایبەتمەندی خۆی هەیە عەرەبیش بە هەمان شێوە بەڵام ئێمە بە دوای شوناسێک و ناسنامەیەکی عێراقی کولتوری و ڕۆشنبیری یەکگرتوو دەکەین بۆیە هیوادارین کە بتوانین پەیوەندیە گەشت و گوزارەکان لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند زیاتر گەشە پێ بدەین ئێمە تەواو کرانەوەمان هەیە لەم چوارچەوەیە سەدان هەزار عێراقی و خێزانەکان لە باشوورەوە لە ناوەڕاستەوە ڕۆژانە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن هیوادارین گەلی خۆمان لە هەرێمی کوردستان ئەوانش سەردانمان بکات بۆ بابل بۆ کوفات بۆ شوێنە پیرۆزەکان بۆ بەسرە ئەمانە وا دەکات کە پەیوەندیەکانی برایەتی و دۆستایەتی نێوان چینەکان و توێژەکانی گەلی عێراق یەک بخات کولتور گەشتیاری پەرد و ڕایەلێکی زۆر گرنگە بۆ گەشەپێدانی کولتوری و هەروەها کۆمەڵایەتی و گەشت و گوزاری هیوادارین کە ببێتە مایە خێر و منیش باسم کرد من تەواو کرانەوەم ڕاگەیاندووە لە ڕووی گەشت و گوزار و لە ڕووی شوێنەوارە مێژوویەکانیش بە هەمان شێوە دوای ئەم کۆنگرەکەش سەردانێکی فەرمیم دەبێت بۆ ناوچە جیاوازەکان
بۆ پەیمانگاکان لەبارەی شوێنی مێژویەکان دەرکاکەم کراوەتەوە هەموو کەناڵەکانم کردوێتەوە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەنێک دەخوازم سوپاسی هەموو لایەن دەکەم سوپاسی ڕێکخەرانی ئەم کۆنگرەیە و ئەم پێشانگەیە دەکەم هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ دەخوازم سوپاسی هەموو لایەکتان دەکەم. عبدولەمیر حەمەدانی وەزیرê Rewşenbîriyê yê Iraqê gotara xwe pêşkêş kir balkişande ser rêkxistina di aliyê yasayî de di navbera Herêma Kurdistan û Iraqê de ji bo ku bikaribin zêdetir karên geşt û guzariyê yê hevbeş bi hev re encam bidin û